بەدڵنیاییەوە ئەوەی کە هەیە ئێمە لە ڕابردووە هەم وەفدی فراکسیۆنی گۆڕانمان نردووە هەم بە کتابی ڕسمی داوامان لە وەزارەتی ناوخۆ کردووە. طبعاً گەمارۆکە واقع هەیە، بەشێکی پەیوەندی بە تورکیاوەیە، بەشێکی پەیوەندی بە حکوومەتی عێراقەوەیە، بەشێکی پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە. بۆ پێی کە خۆتەزانی مەخمور لە ڕووی ئیداریەوە سەر بە حکوومەتی عێراق ئێمە هەوڵماندا بە تایبەتی ئەو هەوڵانەیە ئێمە دیارە نەتیجەیەکی جوزئی هەبوو، ئەوەی بە تایبەتی تەلەبەکان ڕێگەی خوێندنیان لێ نەگیرێ، بەڵام ئێستا شتێکی دەکەینەوە ناکرێت لە ململانەی سیاسیە تەنان لە ململانەی چەکداریشە هاوڵاتی سڤیل بکرێ بە قوربانی. ئەگەر یەکێ تۆمەتێکی دیاریکراوی لەسرە کە ڕۆڵێکی خراپی هەبووە ئەبێ ئەو کەسە خۆی ئامانج بێ، ئەو کەسە خۆی ڕوبەڕووی دادگا بکرێتەوە، نەک بە بۆنەی کەسێک یا 5 کەس یا 10 کەس هەزاران کەس ڕوبەڕووی نەهامەتی ببنەوە. ئێمە بەدڵنیاییەوە پێتەڵێم فراکسیۆن من لە فراکسیۆنم لە حکوومەت نیم، پەرلەمانتارەکانمان ناردووە بۆ ئەوێ وەخۆمان لەگەڵ وەزارەتی ناوخۆ کتاب و یاداشتیشمان کردووە، بە تایبەتی هاوڵاتی سڤیل نابێ بکرێ بە قوربانی لە هیچ ململانەیە.